بڵاو بەڕێزان لە بەژمارەی ئەم جارەدا باس لە نەوتی هەرێم لە یاسای بودجەی عراقدا دەکەین بێگومان لە ڕۆژی یەکشەممە 2 شوبات هەمواری یاسای بودجەکرایەوە ئەو بڕگەی کە تایبەتە بە نەوتی هەرێمی کوردستان ئێستا دەچینە سەر وردەکاریەکەی. مادەی 12 بڕگەی دووەم ئەلیف هاتووە دەبێت هەرێم ڕۆژانە لانی کەم 400,000 بەرمیل ڕادستی سۆمۆ بکات. ینی لە حاڵەتێکە ئەگەر لە سەرەتای ڕادستکردنی نەوتیش 300 یا 350,000 بەرمیل بێت ڕۆژانە، بەڵام بەپێی بڕیار بەپێی یاساکە دەبێت ڕۆژانە لانی کەم 400,000 بەرمیل هەرێم ڕادستی بکات و ئەو بڕاگەروانە بوو زیادی بکات. مادەی 12 بڕگەی دووەم با چی تێدایە لە یاساکەڵە لە حاڵەتی هەناردە نەکردنەوەی نەوتی هەرێم لە ڕێگەی بەندەری جێهانیان هەر دەواازەیەکی دیکە وەزارەتی نەوتی عراق نەوتی هەرێمی کوردستان بۆ پێداویستی ناوخۆ بەکارێنێت کەواتە مەرج نییە ینی نەوت هەناردەی دەرەوە بکرێ بە بۆری بچێتە بەندەری جێیهان و لێوە بفرۆشێت بە وڵاتان. ئەگەر ئەمەش نەکرا حکوومەتی عراق سەرپشکە لەوەی کە نەوتەکە وەرەگرێ و لە نێوخۆ بەکاریەهێنێت. لە مادەی 12 بڕگەی دووەم جیم یەک دەڵێت وەزارەتی دارایی عراق تێچووی بەرهەمهێنانی نەوتی هەرێم لە خەرجی سیادی ئەدات. پێشتر لە پشکی هەرێمی کوردستان لە یاسای بودجەدا هەبوو، بەڵام لێرە بەدواوە ئەو 16 دۆلارە یان تێچووی ئەو بەرمیلە نەوتە لە بودجەی سیادی عراق ئەدرێ و وەزارەتی دارایی تەمویلیەکات. لە مادەی 12 بڕگەی دووەم جیم یەک هاتووە دەستگایەکی ڕایۆژکاری نێودوڵەتی لە 6 ڕۆژدا بە دۆدەچوون بۆ خەرجی نەوتی هەرێمی کوردستانەکات. تاوان ئەم دەستگایەوە ڕێکەوتون کە وەزارەتی نەوتی عراق لەگەڵ سامانە سروشتەکانی هەرێمی کوردستان پێکەوە لەسەری ڕێبکەون. ئەگەر ئەو دوانە ڕێک نەکەوتنەوە ئەنجومەنی وەزیران ئەم دەستگایە دەستنیشانەکە. لە مادەی 12 بڕگەی دووەم جیم دوو هاتووە دەستگا ڕایۆژکاریەکە تێچووی خەملەرناوی بەرهەمهێنان و گواستنەوەی نەوت پێشکەش بە وەزارەتی دارایی عراق و هەرێمەکات. تەمان مەرج نییە ئەو 16 دۆلاری دانراوە لە هەموو کێڵگەیەک وەکو یەک بێت. لەوانەیە لە هەندێک کێڵگە بەرهەمهێنان و گواستنەوەی نەوت تەنها 8 دۆلاری پێویست بێ، لەوانەیە لە هەندێک کێڵگە 10 پێویست بێ، لەوانەیە لە هەندێک کێڵگە 16 یان زیاتریش. ئەو کاتە ئەو دەستگایە ئەو خەمڵاندنەدا بە هەردوو وەزارەت. لە مادەی 12 بڕگەی دووەم جیم سێ هاتووە وەزارەتی دارایی عراق بە شێوەی سولفە بە تێک ڕابوو هەر بەرمیلێک نەوت 16 دۆلار دەدات تا تەواوبوونی کاری ڕایۆژکاری. واتە بە شێوازی سولفە ئەو 16 دۆلارە دەدرێت بە کۆمپانیەکانی وەبەرهێنانی نەوت لە هەرێم. مادەی 13 بڕگەی یەکەم لە یاساکەڵێ وەزارەتی دارایی عراق هەژمارێکی بانکی لە بانکی ناوەندی عراق بۆ داهاتی نەوتی هەرێم دەکاتەوە. بێگومان پێشتر چەندین هەژماری بانکی لە دەرەوەی هەرێمی کوردستان و تەنان لە ناو هەرێمی کوردستانیژە بوو کە پارەی نەوتی کوردستانی بۆ ئەهاتەوە، بەڵام لە ئێستادا یەک هەژماری بانکی لە بانکی ناوەندی عراق ئەکرێتەوە کە حکوومەتی هەرێم هیچ دەسەڵاتێکیشی نییە بەسەریدا بۆ خەرجکردنی. دوای ئەوەی نەوتەکە ئەفرۆشرێ و دوای پارەکە ئەچێتە ئەمریکا، لە ئەمریکا ئەگەڕێتەوە عراق ئەچێتە ئەو هەژمارە بانکیەوە کە لە بانکی ناوەندی عراق دروست دەکرێت. ئەمەی پێشکەشم کردن نەوتی هەرێم بوو لە یاسای بودجەی عراق.